ئەگەر خۆشی داوای جیابوونەوە بکات ئەو حاڵەتانە قانون تەحدیدی کردووە لە زۆربەی حاڵەتەکانە ئافرەت مارەی پاشەی چێبات. بەرزبوونەوەی نرخی ئاڵتون هەرچەنە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر و کەسانە هەیە کە هاوسەرگیریەکەن، بەڵام ئەمە بۆ پرۆسەیەکە کە کچان و کوڕان پێی دڵخۆشن، بەڵام ئەوەی ماڵوێرانیە بۆ کەسانەیە کە ئەیانوێت جیا ببنەوە. بەرزبوونەوەی ئەم نرخە وای کردووە لە کاتی جیابوونەوەدا زیانێکی زۆر بەر پیاوان بکەون، بۆیە لەمەشە پیاوان بە نەکبەتدانرێن. من لێرە کاک بوار کۆساری لێ کە پارێزەرەگە فەرموویتە ئێرە کاریگەری بەرزبوونەوەی نرخی ئاڵتون ئەمە تا چەنە کاریگەری لەسەر پرۆسی جیابوونەوە و لەسەر گیرفانی پیاوان هەیە. باش بەخێر بێن. لە وڵاتی ئێمە لەبەرەوەی ئاڵتون کراوە بە کولتور کە ئەبێ لەسەر مارەی پێشەکی و پاشەکی هەبێ و دواتر ئەمەش براوەتە مەحکەمە لە مەحکەمە سابت بووە لەسەر عەقدی زەواج لەبەرەوەی ئەبێ مارەی پێشەکی و پاشەکی هەبێ. عادەتەن کە پێشەکیەکە ئەکرێت خەڵک دڵی خۆشە، بەڵام کە دەسەر پاشەکیەکە هەتاوەکو نرخی ئاڵتون بەرز بێت چۆنەڵی قوڕبەسەری یان ناڕەحەتی بۆ پیاوەکە دروستە بێت. چۆن لەسەر عەقدی زەواج نووسراوە کە ئەم مارەی پاشەکیە حەقی ئافرەتەکەیە کاتێک کە جیا ئەبێتەوە یاخود کە پیاوەکە ئەمرێت. ئەم جیابوونەوە چۆن ئەگەر خۆیان ئیتفاق بکەن و ڕێ بکەون لەسەر مارەیەکە ئەمە شتێکی باشە، چکە خۆیان ئیتفاقیان کردو وەلو ئەگەر هەر سیعرەکە گران بێ بۆن ئەگەر 10 مسقال بێ لەسەر 5 ڕێ بکەون پێنجەکە بە پاری ئەم ڕۆکڕێ ئەمە هەر گرانە. دووەمیان ئەگەر پیاوەکە یەک لایەنە ژنەکەی تەلاق بات ئەو کاتەکە عەقدی زەواجەکە بات بۆ مەحکەمە لە دوای عەقدی زەواجەکە بات بۆ دایرەی تەنفیس کە بردی بۆ دایرەی تەنفیس لەوێ کتابەکرێت بۆ ژووری بازرگانی بەو بەرواری کە خێزانی تەلاقیا و نەک بەو بەرواری کە قەرار دەرچووە. یعنی ئەگەر ئەمڕۆ خێزانی تەلاق با لە خێزانی ڕازی نەبێت، ئەمڕۆ خێزانی تەلاق بات بۆ نمە 2 مانگی تر قەرار دەرەچێ، ئەگەر سعری یەک مسقال ئاڵتون ئەمڕۆ 900,000 بێت 2 مانگی تر ببێتەوە بە 900 حسابە ئەوەی کە ئەمڕۆ تایە تەلاقیاوە. ئەمە گەر پیاوەکە خۆی بیاوە دووەم ئەگەر مەحکەمە قەرار باتایە عەلە ئەکسەر کاتێکە تەرەفەکان خۆیانی چیانەچنە بەردەم مەحکەمە یەکلایەنە بۆی مەحکەمە کۆتایی پێبێنێ لەو کاتا قانونی ئەحوال شەخسی وا دانراوە کە ئافرەت لە زۆربەی حاڵەتەکانە مارەی پاشەکی هەر بەرێت. یعنی لە زۆربەی ئەگەر خۆشی داوای جیابوونەوە بکات ئەگەر خۆشی داوای جیابوونەوە بکات ئەو حاڵەتانە قانون تەحدیدی کردووە لە زۆربەی حاڵەتەکانە ئافرەت مارەی پاشەکی بات. بەداخەوە خەڵک وازانێت کە گەر ژن داوای جیابوونەوە تۆمارکە مارەی ناکەوێت یان حەقی ناکەوێت، ئەم شتە بەو جۆرە نییە. لەمە شاکاتێکە قەراری جیابوونەوەکە و عەقدی زەواجەکە بات بۆ دایرەی تەنفیس لێەوە نووسراو ئەکرێت بۆ ژووری بازرگانی تەحدید ئەکرێ سعری بۆ نمونە مسقالێک ئاڵتون چەنە کە هێتەوە حسابەکرێ. ینی بۆ ناگەر ئێستا حسابی کەین ئەگەر ئێمە یەکشەمە مارەی پاشەکیەک بەرین وای دابنێن نرخی یەک مسقال زێر لە بۆ نمونە یەک مسقال زێڕی عیارە 21 بە 800,000 بێ ئەگەر بە 19 مسقال بێ حسابی بکەی تقریبا 15,200,000 کات. ئەمە 19 مسقال و نیوەکەی کە بازەکرێت کە پاشەکی بێ بەڵێ ئەو 19 مسقال و نیوەی کە باسەکرێ ئەگەر بە سیعری بۆ نمونە ئەگەر قەرارێک ئەمڕۆ دەرچوو بێ بیبێ خۆ ئەگەر ئەمە زیاد بکات جا شتێک هەیە بۆ نمونە کەسێکی داوای جیابوونەوەی تۆمار کردووە 2 ساڵ لەمەوە پێش تۆماری کردو یان هەندێک کەس وازانێ بە بەرواری عەقدی زەواجەکە وایە لە 2003 و 2004 یا 2012 نرخی ئاڵتون کەمتر بووە. نەخێر ئەو ڕۆژەی کە مەحکەمە قەرار ئەیە لەوەی کە کەسەکان لە تەفریقی قەزاییە ئەو ڕۆژە حسابەکە نرخی ئاڵتونەکە چەند بووە ئەو ڕۆژە حسابەکرێت. پیاوانەوێرن جیا ببنەوە وڵای ئەگەر ئەو سەری حساب بکەن نەوەڵە ئەگەر ئەو سەری حساب بکەن وەلو هەندێک کەسێکەوە کێشە و گیر و گرفتیان زۆرە بێ ناچارە بن لەوەی کە ئەوەش قبولکەن چکە ئێمە کەیسمان لا بۆ ناچار بوون لەوەی کە مارێکەشیان زۆر بێتەر جیا ببنەوە. باشە کاک بوارەوەم پێ بڵێ بۆ نمونە خەڵک هەبووە کە زۆری دانابێت لە پاشەشیە بەڵێ گەورەترین ینی زۆرترین من ئەوەی کە خۆم دیبێتم خۆم دیبێتم بڵێ بریگرتێکی خۆمان خێزانی تەلاقیا مارەی پاشەکیەکەی 500 لیرە بوو کە دواتر برا بۆ دایرەی تەنفیس ڕەشادی برا بۆ دایرەی تەنفیس لەوێ نزیکەی 300 و چەند ملیۆن دەرچوو یعنی زۆر بوو ئیتر حەت لەوە چێ دوای مردنی شەر ئەو بیات ئازای چۆنەکە دیلانە خەڵک ئەبێ لەو کاتا بزانێت کە ئەم خۆی بەداخەوە بێم شتە کولتورە بگۆڕێت چکە لە شەرع شتێک بوونی نێ بە نەیمارەی پێشەکی و پاشەکی ئەمە یەک دوو ئەم بابەتە کرێ مامۆسایان ینی ئیشی تیا بکەن کەم ئاڵتونە بگۆڕێ بکرێ بە
دینار منەوەی کە بیستمە لە عێراقیش پارەیە ئەوە حقیقەتەکە ئەمەیە کە ئەم ئاڵتونە عورفێکی کۆمەڵایەتیە ینی سە بۆنم لە سەریگەم عورفە کۆمەڵایەت چۆنە لە دهۆک و زاخۆ ئاڵتون زۆرەکرێ لێرە کەمترەکرێ ئەمە عورفێکی کۆمەڵایەتیە ینی ئەم شتە ئەوەی کە ئەتوانێت ئەم شتە بکە مامۆسای ئاینی توانێت بیگۆڕێت چکە بۆچێتە مەجلیسێکی مارە بڕین مەجلیسەکە بە قسەیەوە کەن بڵێ قەیچێکە با لە باتی 10 مسقال ئاڵتونی پێشەکی و 15 پاشەکی بێ بۆ من 10 ملیۆن و ئەوە بێت چکە و کاتە سعری دینار و وینەکە ئەگەر بش گۆڕێ زۆر تەسیر ناکاتە سەر ئەوە. سەیرترین داوا کە بینی بێتە چی بووە لە چ ڕوویەک لەسەر جابوونەوە؟ وەڵای سیرمان زۆر بینیوە بەس لە چ ڕوویەک ئەوە لەسەرەوەی کا بۆ نمونە ئەوەی کێسا باسەکە ئەڵێ بۆ منە 500 لیرە بووە بۆ منە هەبووە کە ئەوە بکات ئەو بابەتە بۆ ئەو پارە زۆران دابنێت تۆ ڕێنمای و چێ بۆ پیاوان من ڕێنمایی بۆ پیاوان ئەوەی کە کاتێکە عقدی زەواجەکەن لەو کاتێکین بۆ محکەمە پێشەوە شتێک لەسەر عقدی زەواج بخوێنەوە بزان عقدی زەواج چێ دووەم ئەو ئیمزایی کە لەسەر عقدەی کەن بۆ مستەقبەلن چکە زەواج پرۆسەیەکی هیچ گرنگتێک نییە لە داهاتووە چۆن ئەبێ و چۆن نابێت چکە دوجار کاتێکە تۆ ئیمزا لەسەر و گرێبەستەکەی نازانی کە لە داهاتوو چێ بێ وەوەکو وایە خۆت قەرزاری بەرامبەرکی من لەگەڵەوانی مارەی پاشەکی نەبێ بۆ ئافرەت چکە بە زۆربەی و کەیسانی کاتونەتە لامان کە جیابوونەتەوە وەکو حەقێکی تابێم ئافرەتە شتێک وەرگێ لە بەرەوەی کێشەی سەرەکی ئافرەت لە وڵاتی ئێمە کە جیابێتەوە دەخل و سەکەنە کاتێککە ئەم دوانین یەم مارەی پاشەکە بۆ خۆی بەکارێنێ ئیسفادێکی لێکە ماڵێکی پێکڕێ شتێکی پێ دروستەکە ئەمەیە بەڵام لەگەڵ ئەوەشان ناکرێ مەبلەغی زۆر بێت چکە مەبلەغە زۆرە وای کردو زۆر کەس بێزار بن یعنی سەیرترین قەزیە ئەو پیاوێگەر ئەویست لە ماواژ داوای بڵێ هاوپیشەیەکمانە زۆر ئەویست کە هەر جانە بێتەوە هەر چۆنێک بێت 2 ساڵ هێنان و ڕۆشتن لە محکەمە هەر چۆنێک بێت ژنەکە 100 مسقال ئاڵتونی هەر ببرد واتە لە ترسی ئەوەی کە پاشەکەی زۆر بوو لە ترسی نا ینی بەوەی کە داواکەشی کرد بەو هەموو شتەی سەلماندی لە محکەمە خێزانی 100 خۆی ئاڵتون مسقال تقریبا 200 مسقال بوو 100 مسقالی هەر برد ینی محکەمە قەراری بووە کە 100 مسقال ئاڵتون هەر بەرێ